بهلکفتا روژا زاروکن جیهانی و دوماهی دبیستانان و با آمادبونا ژمارک زاروکن باژارۆکێ گرکێ لەگێ تەفگەرا جوانی کورد ئاهەنگێک لە بارەگەها خوا لێدارێ خست بەری ئەو ئاهەنگ دەست پێ بکە زارۆک خۆلەیەکێ بێدەنگ ڕابستیان لەسەر گیانێ پەکڕەوانێ ڕێبازە ئازادیێ پەکڕەوانێ کورد و کوردستانێ دوورە سرودە ئەیرەقیب ئانین لەسەر زمان. پاش ڕادەست بلەی زادنابی ناوان زارۆکا دەهات کارئانین و دیاری بدەستەی خستن. نەورۆزە خۆش نەورۆزە جەژنەمە کوردۆ پیرۆزە ئاوازم دەشت و کەڤنات گردم دل و زنات ئاواز وان بگۆری جەژنەمە هاتوبۆری دهێتن مە نەورۆزە خۆ دفێتن مە نەورۆزە خۆ دفێتن. يروح فلا زاروكا استفجر جوانين كردو أم قال لك كيف فاشن جبكو سؤال قلنا ماما جوابا ودا وأفدياري دانا ما جبو زار الزياري خا بيشكش تكم جبو زاروكش شواطا قامشلو جبو خلاصة دبستاني جبو كيف زاروكا جبو كيف زاروكا بينو بهدي قام دنا بيشمرقة تعبي منا پێشمەرگە دلێ منە. زارۆکن بەشداری وێ ئاهەنگێ ئێش و ئازارên زارۆکن کوبانێ ئانی لەسەر زمان. ئیرۆ غەمگینان دشاوتن شوخێنن سترێجەوان دیبارینن ئاخڕۆژ ئاوا سترێجەوان دیبارینن ڕۆژ ئاوا جوانێ وێن چەکرەکرێن دڵوان ئێرشکرێن ئەم هاتن بێدە زیارە بکەف و خۆشی ئەم هاتن بێدە حرەک ئەم هاتن حفلا زارۆکە بکەف و خۆشی ئینشاءالله قامشە تشتكتي نبي ودارس حمو بمرة. حفلة شقيريات أيام مناسبة عيد الطفل العالمي وكلاس كرناتها اليوم مدرسة ما قاموا له كيف وشتي كنا دي زاروك هذا وقالك الشيء هنا زاروك جاي محروم من ولو وكا كيفي وعناك بيجا أبرجها مخصصان ولو زاروك سؤالة هلبستا تشتي ولو دقنا ولو بشكي كيف وخوش. ڕەڤاندنا شاهیە لە کوردستانە سووری دبووە و ڕێزگارکردنا کە پێش ji devê şêr nexwasin piştî kuştin û tobaran û wêrankirina dibistanên zarokê bigiştî. Vêrewşa awartaya Kurdistana Sûrî tê de dijî hin rêxistinên sivîl hene hewl didin ku kêfêtê xindilê zarokê de wekû ku em îro dibînin tevgera ciwanê Kurd li bajarê Girkê Lêgê ev hejmara mezin ji zaroka amade kirine bi diyarî û stran û hilbest. Berzan Hesên bajarê Girkê Lêgê ar.